باخچەی کلێڤەر 4. لە باخچەی کلێڤەر 4 پکوولەکانتان لە تەمەنی 4 ساڵی 5 ساڵی ناونووس دەکرێت. نوێترین و باشترین هۆکارەکانی خوێندن لە باخچەی کلێڤەر 4 فراهەم کراوە. بۆ هەر پۆلێک جگە لە مامۆستای وانە، چاودێری بەردەوام لەگەڵ قوتابیاندایە. قوتابێکت گەشتی هەفتانە و مانگانە ئەنجام دەدات بۆ شاری یاری و باخچەی ئاژەڵان. کارمەندی تەندروستی بەردەوام پشکنین بۆ قوتابیان دەکات. گرنگی تەواو دەدرێت بە وانەکانی زانست و ئینگلیزی. مامۆستای تایبەت و بە ئەزموون وانەکانی زمانی کوردی و ئاداب دەڵێنەوە. گرنگی تەواو دەدرێت بە چالاکی جەستەیی منداڵەکەت. ڕۆژانە چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت. ڕۆژانە 2 ژەم خواردنی تەندروست ئامادە دەکرێت بە چاودێری کارگێڕی باخچە. باشترین هۆکارەکانی گواستنەوە بۆ گشتگەڕەکانی شاری هەولێر ئامادە کراوە.